مهم ئەوەیە بەنسبەت ئێمە دەبێت سەر و ماڵی هاوڵاتیان بپارێزرێ و ئەوەی کە مهمە ئێستا ئەوەیە کە قانون یاسا مەجرای خۆی وەربگرێت قانون سەروەر بێت و قانون ڕێچکەی خۆی بگرێت و بە شێوەیەکی یاسایی ئەم لەسەر شێوازی و پرۆسەیە بۆچوونی بەڕێستان چۆن بوو بۆ جۆرە ئەنجام درا لە کل مهم شتێک ئەنجام دراوە ئەوەی ڕوویداوە بەنسبەت ئێمە ئەوەی کە مهمە ئەوەیە ڕێچکەی یاسایی خۆی بەردەوام بێت لەوەی کە ڕێچکەی یاسایی بگرێتە بەر و هەرچی شتێکەیە بە قانون پرۆسەی ئاشتی لە باکووری تورکیا زۆر بەسستی ئێستا بەڕێوە دەچێت ئەوە پەیامتان چێ بۆ ئەو بابەت؟ نا هەنگاوەکان هەنگاوی باش چووتە پێش پرۆسەیەکی ئاسان نییە پرۆسەیەکی زەحمەتە پرۆسەیەک نییە بە شەو ڕۆژێک حەل ببێت بەڵام ئەوەی کە ئێستا هەیە پرۆسەکە ڕاستە ئارامە ڕاستە هەنگاوەکان سستن بەڵام هەنگاوی جدی هەیە بۆ حەلی ئەو نێزەکانی سەرزانی عێراق بکەن بۆ چارەسەری کێش من قسەی من ئەمەیە ئەو شتانە هەمووی بەڕاستی دەبێ یەکەم شت یاسا سەروەر بێ یعنی هەرچیەک کراوە هەرچیەک بکرێتن مهمترین شت ئەوە دادگا سەروەر بێ و یاسا سەروەر بێ و شتەکان بە شێوەیەکی قانونی و بە شێوەیەکی یاسایی ئەوە بەنسبەت ئێمە وەکو هەرێمی کوردستان بەنسبەت من وەکو سەرۆکی هەرێمی کوردستان ئەوە لە هەموو شتێک گرنگتر ئەوەیە بە شێوەیەکی یاسایی پرۆسە